ئەمریکا 42 فڕۆکەی ڕۆیی 42 فڕۆکە 42 فڕۆکەی ڕۆیی بایی 2 ملیار و 700 ملیۆن دلار بوو. باش ئەمەوێ ئەوە بەبیر بینەرام خەیتەوە کە زەرەر و زیانەکان لە ڕووی فڕۆکەوە کە لەم شەڕەیە بەر ئەمریکاکە و چەند بوو بەڕاستیان چەند فڕۆکەی تیاچوو. ئەگەر باسی 39 ڕۆژەکە بکەین چ ڕۆژەکە ئەمریکا 42 فڕۆکەی ڕۆیی 42 فڕۆکە 42 فڕۆکەی ڕۆیی بایی 2 ملیار و 700 ملیۆن دلار بوو. باش ئەم فڕۆکانەی کە ڕۆییی تەمان لە هەمووی خەتەرتر بڵین ئەواکسەکان و فیول بوو چونکەوە لە جۆری بۆینگ 1970 بوو بوورە 1950 بۆینگ دەمێکە ڕاوەستاوە دروستکردنی ئەم فڕۆکەی وەکو 1940 جامپۆ کە پێوتری ئەوەش ڕاوەستاوە دروستکردنی و 1970 بەڵام 1950 تعویزی زۆر زەحمەتە ناتوانیتن حیساب بکەین ئەگەر ئێستا بڵین بۆ نمونە بینە سەر فڕۆکە جەنگیەکانی تۆ سێدانەت لە کوێت خستە خوارەوە بە فڕێنی هەڵە بە سترایکی گەڵ سێدانەت خستە خوارەوە دانەیەکت لە ناو ئێران کەوتە خوارەوە ئەمە چوار دوو فڕۆکەی MC130 جیەکەی خۆی C130 هێرکلیسی پێوترێ بەس نوسخەی هەیە مۆدێلات ئەمەی کە ئیبینین لە وێنەکە سوتا لە ناو ئێران خۆی لێدا دوو دانە لەوێ سوتاندی پارچەکانی ئەمە لە جۆری MC130 جیەکەیەتی دوو هەلیکۆپتەریشی لێوێ کەوتە خوارەوە سێ تەندەربۆڵتی کەوتە خوارەوە ئەیدەیەکان ئەگەر حیساب بکە 24 MQ9 کەوتە خوارەوە ئێران خستی موسەیەرات MQ9 بە هەربینەران بگەڕێنەوە هەر ئەوە بوو کە قاسم سلەیمانی کوشت کە موشکی هێڵفایر ببوورە قسەکە و بیر نەچێ بەس 42کە بە موسەیەرات و بە درۆن و بە فڕۆکە بە هەمووی نەخێر مامن باسی هێزی ئاسمانی باسی تەناوت بۆ ناکەم بەنسبەتی بڵێن سنتری E3 بۆینگ 1950 کە پێوتری سنتری E3 ئەمانە دانەی بە 270 ملیۆن دلارە سێ دانەی ڕۆیی لەوانە ئەواک سێ دانەی ڕۆیی ئەوانەش نرخی هەر خەیاڵیە MQ فۆرسیەکەی ڕۆیی تریتۆن MQ فۆرسی تریتۆن بە 240 ملیۆن دلار ئەو مسەیەرە بەڵام MQ9 بە 30 ملیۆن دلارە تۆ 24 دانەت ڕۆیی لەوانە سێ تەندەربۆڵتت ڕۆیی جگەلەوە F16ەکەت ڕۆیشتووە F35ەکەت لێدراوە بە لێدراوی دابەزی زەرەرێکی زۆری پێگەیشت بوو کە دابەزی خوارەوە F18ەکەت هەروە زەرەری پێگەیشتە لێدرا دابەزی بەڵام گەیی بەڵام زەرەرێکی زۆری پێگەیشت بوو ینی یاعادەی سیانەوە ئەوانەی زۆرەوێتن ئەمە کۆی گشتی خەسارەتی ئەمریکا زۆر زۆرە ینی کەوان باسی ناکەن بەسەوە گەر بگەڕێیتەوە بیخێنیتەوە سەیریکەین بەڵێ ئەمە هەموویەتی